بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. في آيات السطر 66 سورة آل عمران. هلا باسي جنگي أحد داين لدرس رابطودا قتمان فوكاري هاتني ملائكة كان بو شتيواني للصحابة كان كات خوي لجنگي بدر لا بريكي بول لصبر قرتنو پاشان جێبەجێ کردنی فەرمانی خوا و فەرمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بێگومان هەر کەسێکی دیکەی موسڵمانیش لە هەر سەردەمێکیدا سەبری هەبێ خۆڕاگر بێ و هەروەها لە ئەمری خوا و ئەمری پێغەمبەردا بێت صلی الله عليه وسلم بە ئەندازەی سەبرگرتنەکەی و بە ئەندازەی ملکەتبوونی بۆ فەرمانی خوا و بۆ فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە نەسڕەت و سەرکەوتنی بۆ دەنێرێت و هیچ محاڵش نییە خوای گەورە مەلایکەت دابەزێنێت چۆن کاتی خۆی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ ئیمانداران لە جەنگی بەدردا دابەزی. هەر لەو درێژەی ئەو بابەتەدا خوای گەورە هانمان دەدات کە مسارعە و پێشبڕچێ و پەلە بکەین لە ئەنجامدانی کارە چاکەکان. یەک لە کارە هەرە چاکەکان چییە؟ ئەوەی ئینسان گاتە قەناعەتێک کە ئامادە بێت لە پێناوی خوای گەورەدا ماڵی ببەخشێ و خوێنی بڕێژێ و تەحەمولی هەرچی زەحمەتی و ناڕەحەتی و ماندووبوون هێریکە. ئەوەی کەوامان لێ دەکات ئامادە بین قوربانی بدەین لە پێناوی دینماندا لە پێناوی شەریعەتدا و تەحەمولی ناڕەحەتی و ناخۆشیەکان بکەین بریتێ لە باوەڕبوون ئەو شوێنەی کە بۆی دەچی. ئەو ئامانجەی کە هەتا ئەگەر باوەڕی 100% بەوە هەبێت کە ئەو کارەی دەیکەی ڕاستە و دەتگەێنێت بە بەهەشت و بە ڕەزامەندی خوای گەورە بە بێگومانی ئەگەر کارەکە زەحمەتی زۆریشی تێدا بێت و بگاتە ئەندازەیەکیش سەری خۆتی لە پێناوی خوادانەی مادام نەتیجەکەی ئەنجامەکەی گەیشتنە بەخوا و بە بەهەشت و بە ڕەزامەندی خوای گەورە بەلاتەوە زۆر ئاسایی دەبێت. ئێمە کە لە مردن دەترسین کە لە قیامەت دەترسین کە ئامادەی قوربانیکردن قوربانیدان نین ئیمانمان لاوازی تێدا بە بێگومانی قەناعەت و یەقینمان سەبارەت بە قیامەت و بەداهاتووی خۆمان قەناعەتێکی تەواو نییە. یا لە کردەوەکانی خۆمان ڕانابینین یا ئەو یەقینەی کە پێویستە هەمان بێت بۆ قیامەت و بۆ بەهەشت یەقینەکە دروست نەبووە. ئەگەر یەقینت بۆ دروست بوو لەسەر حەقی و ئەوەی کە دەیکەی حەقە و دوای مردنیش ئەو شوێنەی بۆی دەچی لای خوای گەورە و ڕەزامەندی خوای پەروەردیگارە بێگومان هەموو شتێک دەکەی بەلاشتەوە زۆر ئاسانە چونکە لە مردنێ ناخۆشتر نە لەو دنیایدا هەرچی لێ بکەن هەرچی بەسەرت بێنێت ئەو خەڵی دەستکردن و ئەگەر بە ئیمانداریش ڕوحیان لێستاندیەوە ڕوحیان لێوەرگرتیەوە بێگومانی ئەو کاتە هەزار جار ژیانی دوای مردنێ خۆشترە لەوەی کە ئینسان لە دنیادا دەژێت. اینجا خوا بە ئیمانداران دەفەرمێت وەسارعوا یعنی پەلە بکەن ئیلا مەغفیڕەتی بۆ لای لێخۆشبوونێک کە من ڕەبیکم کە لەلایەن پەروەردیگارتانەوە بڕیاری لەسەر دەدرێت و قەراری لەسەر دەدرێت. پاشان وەجەنەتین و بۆ بەهەشتێکیش کە عەرضها السەماوات والئەرض کە پانتاییەکەی یا پاناییەکەی بەقەدەر هەموو ئاسمانەکان و هەر چوار زەویەکانە خوای گەورە دایناوە بۆ چێ؟ ئوعیدەت ئامادە کراوە ئەو بەهەشتە ساڵ و بەرینە للمتەقین بۆ پارێزکاران بۆ لە خواترسان بۆ ئەو کەسانەی ئەمری خوا جێبەجێ دەکەن و لە قەدەغەکراوەکانی خوا دوور دەکەونەوە. وەسارعوا ئیلا مەغفیڕەتی پەلە بکەن بۆ لێخۆشبوونێک کە لەلایەن پەروەردیگارتانەوە ئامادەکراوە. خوا بەچی لێت خۆش دەبێت؟ یعنی واجباتەکانی خوا جێبەجێکە تا خوا لێت خۆش بێت لە کەمتەرخەمیەکان و لە کەبائیر و گوناهەکان دوورکەوە تا خوا تاوان و خراپەت بۆ نەنووسێ بەڵکو لێخۆشبوون و مەغفیرەتی خۆتت بۆ بنووسێ ئەوجار هەوڵی بەهەشتێ بدە چونکە ئینسان هەتا گوناهی هەبن و تا تاوانی پێوە بن کەس بەو تاوانەوە ناچێتە بەهەشتێ.
بەسمانەوە نیە کەسی تاوانبار ناچێت، بەڵام هەتا گوناهت پێوە بن، هەتا خوا لێت خۆش نەبێ، هەتا خوا خاوێنت نەکاتەوە قابلی بەهەشتی نی. بۆ یەکەم جار پێمان دەفەرمێت پەلە بکەن بۆ شتێک کە دەبێتە هۆکاری ئەوەی کە خوای گەورە لێتان خۆش بێت، کە دواتر دەیگەینێ گرنگترین هۆکاری لێخۆشبوون ئەوەیە بگێ ئەو ئاستەی ئیمانەکەت هێندە بە قووەت بێت، ئامادە بێ ڕۆحت گیانت لە پێناوی خوادا بەخت بکەیت. ئەها شەهید بۆچی لەگەڵ هاتنە خوارەوەی یەکەم قەترە خوێنی خوا لە هەموو گوناهەکانی خۆش دەبێت؟ ئەها لەبەرەوەی ئامادەیی دەربڕیوە خۆشەویستترین شتی خۆی کە ڕوحیەتی بەختی کا لە پێناوی خوا. بۆیە خوای گەورەش ڕێک هەموو تاوانەکانی بێ قەترە خوێن. ئەگەر کەسێکی دیکە وەکو شەهیدەکەی باوەڕی بە شەهادەت بێ و حەزی لە شەهادەت بێ و تەمەنای شەهادەت بکە، بەڵام قیسمەتەکەی وانە بوو بە گولەی بمرێ و بەشم سێری بمرێ لە ماڵی خۆی دامر، بێگومان ئەویش هەمان ئەجر و هەمان پاداشتی هەیە. وەسارعوا إلى مغفرة پێش بڕکێ و پەلە بکەن بۆ بەدەستهێنانی لێخۆشبوون لەلایەن پەروەردگارتان، وجنة وبو دەستخستنی بەهەشتێک کە عەرضها پاناییەکەی السماوات والأرض بەقەدەر ئاسمانەکان و بەقەدەر زەویەکانە، کە ئوعیدەت ئامادە کراوە للمتقین بۆ پارێزکاران. ها زۆر جار کە باسی بەهەشتە دەکرێت حەدیثێکمان هەیە دەفەرمێ یەکەم ینی کۆتا کەس کە دەچێتە بەهەشتێ چەندی دەدرێتێ. خوای گەورە کە شوێنەکەی پیشان دەدا دەفەرمێ خوای ئاخر کەس کە دەچێتە بەهەشتێ کەسێکە کە خوای گەورە جێگاکەی پیشان دەدا، شوێنەکەی هێندە زۆرە بەقەدەر ینی ئەوەیە دەڵێ خوای گاڵتەم پێ دەکەی، دەفەرمێ نا ئەوە و دە ئەوەندەی کەس کۆتا کەس بەقەدەر زەوی و دە ئەوەندەی زەوی پێ دەدرێت، ئەدی ئەوەی یەکەم جار دەچێت دەبێت چەندی بدرێتێ. جا ئەگەر بین ئەو ئاەتەیش بە نمونە وەرگرین، طبعا هەمیشە سوت پاناییەکەی یا درێژەیەکەی زیاترە، درێژەکەی لە پاناییەکەی زیاترە. جا ئەگەر مربعیش بێت وادانێ یان بازنەیش بێت، طبعا ینی پانایی و درێژیەکەشی وەکو یەک بێت. دەزانن ئاسمان چەند ئاسمانمان هەیە؟ حەوت. طبعا حەوت ئاسمان چەند گەورە چەند فراوانە. ئەگەر بە تەقدیری وەری بگری عولەما دەڵێن ئەوانەی ئیشی فەلەکیات و شتی دەکەن دەڵێن ئەستێرەکانی ئاسمانی چەند حەوت مەجموعانە، لە هەر مەجموعەیەکیدا 130 ملیۆن ئەستێرە هەیە. 130 ملیۆن ئەستێرە، هەموو ئەو ئەستێرانش لە زەوی چەند ئەوەندەی زەوی گەورەترن. ئەوە یەک چاوەرە یەک ئەستێرە، ئەی 130 ملیۆن ئەستێرەی بێنە ئەوە هەمویان لە یەک ئاسمانیدا جیان بۆتەوە. وایە 6 ئاسمانی کەشمان هەنە، وایە و ئەو زەویەی کە ئێمە لەسەری دەژگەین ئەستێرەیەکی زۆر زۆر بچووکە، بەڵام وەرە هەر دوسێ ڕۆژان بگەڕێ بە تایارەی سانە چ گەورەی و فەڕاحەتێکی تێدایە. 6 زەوی کەشمان هەنە، 6 طەبەقەی زەویشمان هەنە، بەقەدەر یعنی بەهەشت بەس پاناییەکەی بەقەدەر هەموو ئاسمانەکان و هەموو زەویە. بۆیە هەر بەهەشتێک هەر چەندێکی پێی بدرێ ئەگەر ئیمانت بەوەی هەبێ بەلاتەوە زۆر زۆر ئاسایی و زۆر زۆر تەبیعیە. پەلە بکەن بۆ بەدەستهێنانی لێخۆشبوون لەلایەن پەروەردگارتان و بەهەشتێک کە پاناییەکەی بەقەدەر ئاسمانەکان و زەویە وعیدەت للمتقین ئامادە کرا بۆ پارێزکاران. پارێزکاران چێن؟ بەچی دەکرێت ببینە پارێزکار؟ یا هەندێک لە سیفەتەکانی پارێزکاران چی؟ الذين ئەوانە ينفقون دەبەخشن في السراء والضراء. الضراء يعني لە کاتی خۆشی و لە کاتی ناخۆشی، یان دەکرێت بڵێن في السراء لە کاتی هەبوونی کە هەیان بێ زۆریان هەبێ دەبەخشن، بەڵام بەقەدەر زۆریەکەی زۆری دەبەخشن، لە کاتی کە کەمیشیان هەیە هەر دەبەخشن، بەڵام بەقەدەر کە هەبوونی خۆیان دەبەخشن و ماڵ سەرف دەکەن لە پێناوی خوادا. الذين ينفقون في السراء ئەوانەی کە ماڵی خۆیان دەبەخشن في السراء. سراء يعني لە کاتی خۆشی و ناخۆشی، دەکرێت بڵێن لە کاتی دەوڵەمەندی و لە کاتی فەقیری، دەکرێت بڵێن لە کاتێکدا
كتنگانت بۆ دێ زۆرینەی خەڵکی وایە کەتینی بۆ دێ و مەترسی لەسەر دروست دەبێ ئەوم خێر بێت فلان کەس نەمرێت و فلان شتم بەسەر نێت و ئەوم لەسەر لاچێ ئیمانداری حەقیقی متەقی هەم ئەو کاتانەش دەبەخشێ هەم ئەو کاتانەش دەبەخشێت هیچ مەترسێکی لەسەر نینە تەنها بۆی بەهەشتی دەستکەوێت الذين ينفقون أموالهم أوانيك مالو ثروة سامانيان دبخشت في السراء لكاتي خوشي والضراء لكاتي ناخوشي أويك صفتي دهميان أوي والكاظمين الغيظ أوانيك دخونوا رقو توري خويا نالي إنسان متقي تورا نابي چونك هر كسك تورا نابي قد تورا نابي بشر نيتا صفتي تورا بل لهم بشر كده هي بلان نسبية عندك كسي زور توريو وعندك كسي كمتر تورا دابي رجي توري هندك كز زور برزو هندك كز وسط هندك كان زور نزمة بلان متقي والأخواترس كسيكا كتورا دابي يكسر توري يكين خوي نارجي بير دكاتوا بير دكاتوا چونك زوريني أو برياراني كإنسان لكاتي توري داديدا كم وهي برياري دروزبن زور دار برياري ناراستن وأو تبعات تكتونو خلصونوان لذكاء برياري غلط دي والكاظمين الغيظ أواني كرقو توري خويا دخونوا يعني لكسك تورا دبه ودتوانن طبعا رقي خوشيا جيبا جيكن بلام رقكي خويا نارجن بلام لبرتي لبرونا دترسن لبرونا دطلاقيانيا لبر هويك خواي قورا ليان تورا نبيتو خواي قورش توري خوي لسر اوان بقريته وجا فرمودي پیغمبر من زور صلى الله عليه وسلم لسر توري كبيقو باني الظالبون بسر توري دا آسانية توزك زحمته بلام اگر بير لفرميلا كان كي وبير لآياتكي كي وكيككن له كاركاني سونا بهشتو بون بمتقي ولخواترس إنسان دتواني خوي كنترول كان پیغمبر فرمي صلى الله عليه وسلم من كف غضبه كف الله عنه عذابه هركسك آماده به رقي خوي بخواته ولا بيناوي خوا خوي قورش آماده زي خوي لسر لادا دواتر لدرجة حادثة كده هذا فرمت ومن خزن لسانه هركسك زماني خوي بقري يعني أوي ديزاني لزماني خوي دا بيقلته ونيله لعيب وناتوابي خلقي ستر الله عورته خوي قورا عورته كمكري واشتشارا وكان دادا بوشه ومن اعتذر إلى الله قبل الله عذره هركسكيش عذر بوخوا بينته كجناح كده كي كتاواني كده كي اعتراف بتاوانا كي خود كي وقضي فشيمان ببيه ولا ويك كردو تفاي قورا عذري همو كسيشي لدنيا دا قبولا لحديث ايش كذا فاي قورا فرمت طبعا حديث اخر خصوصية فرمت يا ابن آدم اذكرني إذا غضبت أمنت لبير بأوقاتي كتورة بي أذكرك إذا غضبت أمنش أتوم لبير بأوقاتي كتورة تورة دملت فلا أهلكم في من هلك أتول لنا ونابم لك أو كساني كبرياري لنا وسونيا بودر لك بوي طبعا خوار نوا يكي كلا تايبت من ديا هلا تايبت من ديا كاني إنساني متقي لخواترس فاشان أوي سيهميان لفرمي والعافين عن الناس أوانيك تاوكوشي دكا لا خلقي تاوكوشي لكي دكي دكتك كخرافي كردوا لبران برده وكسك خرافي شي كردوا لبران برده هنگاوي يكم طبعا إنسان تورا دبي تورا بونكي خوي نارجه بسريدا هاشانش نكر تورا بونكي خوي نارجه بوكو والعافين عن الناس تاوكوشيش لو خلقانه دكم كخرافيان كردوا لغلطها كسيك خرافي نكرد بين لغلط هیچ نتیبتو نیتا خوا عافی دکی عافی ناکی همو کسانی که جاری علاجی دکنو نوان لفلان کسی خوزنام مگردنی آزاناکم لبروی سیفی گوتو بختانی بو کردو مالی خواردو خو کابرا اگر بختانی نکرد بیو دروی بو نکرد بیو مالی نخوارد بیو روزی ازیتی نداوی سویستی با عافی تو بلی بودنی تو هیا لی بودی بو کسی که خرافی کرد بو یعنی لگلتا والعافين عن الناس وانيك تاوكوشي دكن لخلقي والله يحب اگر او صفتانت بجواني تدابو لدرجه متقياتي سر دكوي تبيبا محسن تبيبا تاككار كتاككاري مرتبكي زور قورتري لمتقياتي والله يحب
محسنين خواي قورا أو كساني خوش دوي كساككان هم كساك دتواني يعني اشتما حالين الذين ينفقون في السراء والضراء واني دبخشن ماليان لخوشي ولناخوشي دا لفرحي ولتنقاني دا لكاتي هبون ونبوني دا هم تفسير كان راسن بلا سندت هي وسندت في ذكري واني ببخش خواي قورا رجكو اندازكي بود يارينا كردو إلا بخشيني سنة دا ولزكاتش دا أو كدياري كردو كميكي زور كما زورينكي بوقت يشتوتوا والكاظمين الغيظ وأوانيك رقو طوري خوان دخوانوا طبعا دبر خوا لفناوي خوان سوكاهم أوفر مداني كباسي رقو يعني طوري خوان دوي لكن أوي لبر خواي بلا تشتان نبي لبر مصلحة الدنيا نبي والعافين عن الناس والتاقوشي دكن لخلقي تاقوشي كردن لخلقي أوي طولي لينك يوا وهروها هیچ لطلی دا نبي لبرابري سينت خاوين وفاق به والله يحب المحسنين فاق ولا ساكا كاراني خوش دوي أو زهر وندنا أو صفة تجدي كيان أويا والذين إذا فعلوا فاحشة أوانيك تاتك أنجام ياندا فاحشة خرابك جا فاحشة هندك لعلماء فرمون ما بس همو تاواني شي قوريا همو گناهي شي قوريا هندي شي دفرمون فاحشة زورتر ما بس أو تاواني كفيوندي با ناموسو با تجبوني داوين وهي بگناه هر كامل جانبه إنسان متقي نجناهي كبيرة دكا بزوري وأجر كرديشي هنگاوشي دي كدن ممكن كزنيا گناهي لنا وشتوا ونالي متقي أو كسانا خرافة ناك وگناهي قورا ناكا توشي حتى نانت أجر ما بس زنا بيت توشي زنا نابن توشي قتل نابن توشي خرابي زور نابن بلام دفرمي والذين إذا فعلوا فاحشة أواني كاتك أنجام ياندا خرابي أو ظلموا أنفسهم يستمع كان لخويان كربويكا واجباتي كان نكر يان توشي گناهي في بتوك بول تدكا ذكر الله يكتر يعني خوادك وان وبردته ودزان خوارك هي دتواني سزاش ياندا دتواني لشيان خوش به أو زاد فاستغفروا لذنوبهم داواي لخوش بوندك بغناها كانيا هنگاوي يكم خوان وبردته ودزان خوارك هي حتما محاسبة شي هي لسر تاوان وهروها لخوش بوني شي هي لسر توبة وذكر الله خواي قوريان وبردته بيري خوادك نوا أو جاد فاستغفروا لذنوبهم داواي لخوش بوني دكن بو أو غناها أو جاد دغلنتي ومن يغفر الذنوب إلا الله كيه بتواني لغناها كان خوش بيجك الأخوة لا أو كشتيار استفهامات في دوتي استفهام إنكار يعني هيت كذنية لغناها خوش بي كشتواناي لخوش بوني نية لغناها جيك الله أو صفتي تنجم صفتي في ديكي متقيان أوي ولم يصروا بردوام نابن على ما فعلوا لسد أو كاريك كردوشيانا بردوام نابن لسد أو كاريك كردويانا وهم يعلمون وهروها أو تاكج دزانا كأوي كردويانا تاوانا خرافة وهروها كسش ناتوانه لغناه لتاوانا كان خوش بيت جيجلا خواي قولا والذين إذا فعلوا فاحشة أوانيك كاتك أنجام ياندا تارك ناشرين كيزون غناه أو ظلموا أنفسهم ياستم ينكر لخويا تنشتي لكن كغناه كرد كذاني تاوانا كردوا أو هنقاوانا بني يكم ذكر الله خوايا وبير بيتوا زاني خوايا كيا نك بلاتو اعتيادي بفد وابي غناها قد بسر تفرق بحيث شيء غناه بسر إنسان ذاته نافرق يا دبي بخود بيستر يوبته وبكردن وباستغفار يا دبي راوستي بو عقوبة وسزاكي اگر او هستته غناها كتر زاني خواك هي دتواني سزاد دتواني لش خوش بي او هنگاويك عشان هنگاوي دهم فاستغفروا لذنوبهم داواي لخوش بوندك بو غناها كانيا أو جاس سهم ومن يغفر الذنوب دلن
يا قناعتيان وایە کە هیچ کەس ناتوانێت لە گوناه خۆش بێت جگە لە خوا ومن يغفر الذنوب چێ هەیە بتوانێت لە گوناه خۆش بێت جگە لە الله يعني هیچ کەس توانای لێخۆشبوونی نییە لە گوناه جگە لە الله ولم يصروا بەردەوامیش نابن سووریش نابن على ما فعلوا لەسەر ئەوەی کە کردویانە لای کەمی کاتی تەوبەکەی کە تەوبەی دەکەی بەتەمانی گوناهەکەی بکەیەوە جاری وایە ئینسان لە ژیانیدا چەند جار یەک گوناهی دووبارە دەکاتەوە وایە و یەکێک لە مەرجەکانی تەوبەش بریتیە لەوەی کە نەگەڕێەوە سەر گەگەڕایەوە دیسان دەبێت لە خۆداوای هیچ چارەسەرێکردنیە گرنگەوەی لە کاتی تەوبەکەیدا قەرارەکەت وا بێ ناگەڕێەوە بەس لە کاتی تەوبەیدا بەنمونە دەڵی خوا لێم خۆش بە و بە تەماشی هەر ڕۆژێکی دیکە بۆت هەڵکەوتەوە هەمان گوناهکەیەوە ئەو تاقەکردن و ئیستیهزاکردنە بە تەوبەکردن ئەو داوا لێخۆشبوونە عولەما دەفەرمون داوای لێخۆشبوونێکی دیکەی دەوێت بەڵام ئەتۆ لە کاتی تەوبەکردنەکەیدا فعلا ئەو کاتێک قەرارت وایە نەیکەیەوە جا دوایە گە تووشی بوویەوە ئەوە نییە تەوبەکەی پێشترت بەکار بە کەڵک نهاتوە جارێکی دیکەش تەوبە بکە بەڵام با قەرارت وا نەبێت کە تووشی دەبیەوە بەڵام ئەگەر هەزاران جاریش تووشی یەک گوناه ببیەوە دەکرێت بۆ هیچ چارەسەرێکی دیکەت نییە جگە لە تەوبەکردن و پەشیمان بوونەوە و دەستگونجێ هەموو جاخوالت خۆش بێت دەرگای تەوبە داخستن و قوفڵکردنی لەسەر خەڵکی لە شوێنی خۆی نییە و لە جێگای خۆی دانیە خوا بۆ خۆی دەرگای تەوبە دانا خەتا ئەو کاتەی مردن دەگاتە قوڕقوڕاگەت یا علامەتە گەورەکانی قیامەتێ گوناهێک هەزار جاریش بکرێت بەس گرنگەوەیە تۆ کە جاری یەکەم یا دووەم سێهەم تەوبەی دەکەی لەگەڵ تەوبەکەیدا بەتەمانە بیبیکەیەوە ئەگەر کردیشتەوە دیسان داوا لێخۆشبوون بکەوە وەلەم یوسیڕوا سوور نین بەردەوام نابن على ما فعلوا لەسەر ئەوەی کە کردویانە پاشان دەفەرمێت وەهم یعلمون بۆ ئەوان دەشزانن ئەو کارێک کە کردویانە خراپە نابێت خراپەت پێچاک بێت تاوانیشت کردبێ هەر بە تاقە بێتە پێشاوت پێ دوا بێ خراپە خشت لە تاقەی خەڵکی تاک خوا دەفەرمێت ئولائیکە ئەوانە ئەوەی ئەو سیفەتانەی تێدا بێت ببەخشێ وایە لە خۆشی و لە ناخۆشی ڕقی خۆی تووڕەی خۆی بخواتەوە لای کەمێگە هەموو جاری نەی خۆیەوە جار ئینسان لە نامەی کردەوەکانیدا هەندێک حاڵەتی لەو بابەتەی هەبن وایە لەنا کەس نییە تووڕە نەبێ و کەسیش نییە لە تووڕەیدا قسەی نەکرد بێ وایە بەڵام لە ژیانتدا هەندێک حاڵەتی لەو بابەتە هەبێت ڕقت هەستا بێت و لەبەر خوای ڕقەکەی خۆت خوار بێتەوە جێبەجێت نەکرد بێ پاشان ئەگەر لە هەموو خەڵکیش نەبووری ئەسڵ ئەوەیە ئینسان ئەگەر پێی بکرێت لە هەموو خەڵکی چاوپۆشی بکە باشەوانەی کە ئیماندار و نەحەقیر بەرامبەر دەکە ئینسان دەبێت سیفەتی عەفوی هەر هەبێت لەنا کەسێک تەنها قسەیەکی بە تۆ گوتووە بە نمونە ئامادە نەبی گەردەنی ئازاکەی وایە لە قیامەتە ئینسان ئەگەر هەزاران گوناهی هەبن چۆن ڕووی دەبڵێ خوایە داوای عەفوت دەکەم وایە سیفەتەکانی خوای دەبێت بە ڕێژەیەکی کەمیش بێت لە ژیانی ئێمەدا لە ئینسانەکاندا لە عەبدەکاندا ڕەگدانەوەیان هەبێت بەتەمای لێخۆشبوونی خوای بی دەبێت تۆش تۆزە لێخۆشبوونێکت هەبێت بەتەمای عەفوی خوای بی دەبێت تۆش تۆزێک ئامادە بێ عەفوکەی بۆ خۆت ئامادە نەبی لە شتێکی زۆر گچکەی کەسێک ببووری پێش دوا بێ خوای گەورە دەبێت هەزاران گوناهت لە حەزە ساتێکی بۆ بسرێتەوە بتباتە ناوخۆتی باش بێت تۆزێک زەحمەتە بۆیە متەقیەکان چاوپۆشی دەکەن لە خەڵکی خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێت پاشان ئەوانەی کە خراپەیان کرد ناڵە خراپە ناکەن چونکە کەس نییە خراپەی نەکە جا کەم و زۆر ئەوانەی کە خراپە دەکەن یا سەرێک لە خۆیان دەکەن خۆیان بیر دەکەوێتەوە داوای لێخۆشبوون دەکەن ئەوجار اعتراف دەکەن بەوەی کە جگە لە خوا کەس ناتوانێت لە گوناهیان خۆش بێت و هەروەها بڕیاری ئەوەش دەدەن و قەراری ئەوەشیان هەیە کە ئەو گوناهەی جارێکی دیکە نەکەنەوە و لەسەری بەردەوام نەبن و دەزانن ئەوەی کە کردویانە خراپە اعتراف بە خراپەکەی خۆیان دەکەن ئادەم و حەوا کە لە بەهەشت کاتی خۆی بێ ئەمری خۆیان کرد چۆن پاڕانەوە تەنها پاڕانەوەکەیان ئەو ربنا ظلمنا أنفسنا وإن لم طبعا دعاء تداني بس اعترافي تدايا ربنا ظلمنا أنفسنا واستمع لقمان كر وإن لم تغفر لنا قال لما نخوض نبي وبزيمان بزيت بيدانينو لخسارة من داري تنها بهزي وبيد صلاتي بيتواناي خوان لبرام بس خواهي قوردان نشان دا خواهي قورد لأ خوش طبعا دعاء تبو همو كسيشي دي كشكر تاوانت كر اعترافت كر
خۆت بەکەم تەرخەم و بەتاوان بارزانی نەک عنادی بکەیت خراپەش پێ هەر خۆت پێ چاک بێ خوا دەتخۆش بێت ئەوجا خوا دەفەرمێ قد خلت أولئك أوانا جزاؤهم پاداشتیان مغفرة من ربهم لێ خۆشبوونە لەلایەن پەروەردگاریان ئەوە یەک ئەوانە پاداشتەکەیان بریتیە لە چی لە لێ خۆشبوون لەلایەن پەروەردگاریان هەر لەسەرش خوای گەورە پێی گوتین هەلە بکەن بۆ بەدەستهێنانی لێ خۆشبوون چونکە دەبێت لێ خۆشبوونەکەی مسۆگەرکەی ئەوجا دەچێ بەهەشتێ أولئك أوانا جزاؤهم پاداشتەکەیان بریتیە لە مغفرة لێ خۆشبوونێک من ربهم كللان فالودقاريان وبويان برياد دراوة أوزر وجنات سندان باخو بهشتشيان بو آمادة دراوة كتجري من تحتها الأنهار كدروا بجي باخو باخاتكان دا سندان رباح أوزر خالدين فيها بنمري وبهتاها تاج لنا وباخو باخاتكان دا دمينوا أوزر قال فرمي ونعم أجر العاملين باشترين يعني بهشت مغفرة لخوشبونی خوا باشترین پاداشتە بەڵام بۆ چێ ناڵ للعالمین بۆ ئەوانەی دەزانن نا ئەجر العامل ئەوانەی کە ئیشی بۆ دەکەن ئەوانەی هەوڵی بۆ دەدەن ئەوانەی خۆی بۆ ماندوو دەکەن چونکە بەهەشت و مغفرة لخوشبونی خوای گەورە بۆی بەدەست دێ قد خلت من قبلكم سنن قد خلت من قبلكم بيغمان أولئك أوانا جزاؤهم پاداشتكيان مغفرة من ربهم لخوشبون للان فرودقاريان وجنات وبدسهنان بهشتا يا سندان بهشتا كدروا بجيري دا سندان ربار خالدين فيها بنمري وبهتا حتى اشتيدا دمين نوا ونعم أجر العاملين باشترين پاداشتیش بۆ ئەوانەی کە عاملن کە ئیشیان کردووە بۆ بەهەشت بریتیە لە بەهەشت بریتیە لە لێخۆشبوونی خوا بەهەشت بەبێ کردەوە بەبێ عەمەلی ساڵح بەدەست نایە بە هیچ شێوەیەکی ئەوجا خوا دەفەرمێ قد خلت من قبلكم بێگومان خلت ئەنە ڕۆیش تێپەڕی من قبلكم لە پێش ئێوەشدا سونەن یعنی سەندان یاسا و ڕێسای خوا بەسەر گەلاندا یاسا و ڕێسای خوای گەورە بەسەر گەلانی پێشووتر داسی بووە قەومێک دوای پێغەمبەرەکەیان کەوتن و لەگەڵ پێغەمبەرەکەیاندا بوون و پشتی پێغەمبەرەکەیانیان گرت بێ خواستەری خستوون ئەوانەشی کە دژاتی پێغەمبەرانیان کردووە و لە ئەمری پێغەمبەران دەرچوو خواست سزای داوە قەد خەلەت بێگومان ڕۆی تێپەڕی من قبلكم لە پێش ئێوەشدا سونەن یعنی سەندان یاسا و ڕێسای خوا فەسیروا بڕۆن بگەڕێن فی الأرض بەزەویدا فانظروا تماشاكا ورببنوا كيف كان بزانا سون بوا عاقبة المكذبين سرنجامي أو كتاني كمكذبين كقيامة دواروش بدر دزان قد خلت من قبلكم بيغمان كيفري لفيش ايودا سنن سندان ياساو ريساي خوا فسيروا في الأرض برون بقرن بزويدا فانظروا سير كان تماشا كان كيف شون بوا كان لرابردودا عاقبة سرنجامي المكذبين أو كساني كبيغمبران قيامة دواروجيا بدرو زانيوه جاء قال فرمت هذا أو قرآن كبو إيوه هاتفو بو إيوه دخوين دريتو إيوه ديكوين نوا أو اللي بردستي مدايا بيان للناس بيان هم كرويا بو خلقي وهمو حلال حرام راستي وناراستي چاك وخراب دنيا وقيامة هو كاركاني بختوري وبدبختي بورو كردينوا هذا بيان للناس أو هم كرو روناكية بو همو خلقي وهدى ورنمونيشا وموعظة هندو آموزغاريشا بلام كي استفادة لذكا للمتقين بو فارسكار هذا بيان للناس أو رون كروية بو خلقي وهدى ريغا في شاندرة وموعظة وهروا هندو آموزغاريشا للمتقين وأو كسانيك فارسكار لخواترس أو زرفاي قولوا بإيمان داران بفرمي ولا تهينوا لاوازو بيد الصلاة وترسلوك مبن هكا نارحاتي وناقوشي وتنقانتان هاتا تيرشي كسانيك اللاواز بيهيز بيتوانا
بمعنويات بورا مبن أو يك ولا تحزنوا خفتوا نارحاتيج مبن بوستانك لدستي لدن لجنجي أحد حفتين صحابة طبعا شهيد بول خفتش بو وانا مخول چونك وانا جيشتو نتجيقا وشويني خويا أبزاد فرمي وأنتم هر ايوة الأعلون هر برزكان هر سركوت وكانا طبعا بيقمل إن كنتم مؤمنين أجر ايوة إيمان دار أجر إيمان دار بي إيمان دار راسقين بنا بالتسنو بي فتاتي الشر والجهاد وروبرو ودابو چونك أوي ديكو جيبو جهنمو بوخود أجر تجرار بو بهشت دسي حزن لبهشت نبي وبيت خوز نبي بتي بهشت إيمان داري كذا شو ذا ولا تحزنوا خفتش بوش أنا ما خو كلا دستي ددي كتك الدمري يعني كتك مالك الدروا يعني توشي أزيتو بيروريك دبي خفت ما خو بوش كفاي جورا بهتندان قاتو بهتندان شو بوش خربوا دكاتوا وأنتم الأعلون هل إيه وسردكون إيه وسردكون طبعا وجنجي وحودا لا وحودا سركوتنيا يا جير كوتن بروالت لآخر دالة نتيجة جير كوتن فالله فايقول هل بسر كوتن حسابي دكات بو چونك يك لأمان جكاني خوان بدستينا وكدوا عباتي دكين يك لأمان جكان يك لإيشكاني إنسان إيمان دار أو يبقى بمغفرة خواي ببهشتي خواي بفلي شهادت كأود بدستينا يعني أود بدستينا وكويستوتا وأنتم الأعلون طبعا كسي كافر لبروي كدسيت صربوي في كرسيكي بباتوا ويا دسكوتي دنياي دسكوي اگر كرسيكي دسكوتو مالكي دسكوت سركوتو يبو چونك امانجي دسكوتني مالكي دسكوتو بسركوتو حسابا تختو كرسيكي دسكوي بسركوتو حسابا بس ايمان دار امانجي سركيكي گيشتنا برزامن دي خوا بيگمان اگر اود بدسنا اجر سركوتو ولا تهين لاوازو بهز مبن لجهاد روبرو ولا تحزنوا خفتوا مراكز مقل لويك لدستي ددن دروا وأنتم الأعلون ايوا الأعلون هر برزكان هر سركوت وكانا إن كنتم من أجل إيمان دار أجل خضعا بإيمان دار بزان جاء فاذا فرمي إن يمسسكم قرح أجل توشي ايوا بوا قرح يعني برنداري وكشتن ونارحاتي هو فقد مس القوم قرح مثله بيضمان مس القوم توشي أو خلقان جبون كشريان لقل إيوه قرب النار حاتي وبرنداري مثله هاوشيوي أوي كتوشي إيوه وبرامبريكا صالي فيشتر لبدر مسلمانان سب كافريان فرد حفتان فستو حفتان بديل قرتبو صالي دواتر أو جار حفتان مسلمان شهيد أوي كإيوه بسرطان هاتو فيشتر بسر كافركان هاتو لكاتك دا كافركان هيت أمان ديكي دوای مرنیان نییە یان وایە کەمر ئەوە دەڕوە ئین یەمسەسکم قەرحٌ ئەگەر تووشی ئەوان بوو قەرح یعنی ناڕەحەتی و ناخۆشی کوشتن و بریندار بوون ئەوە فەقەد مەسە القەومە بێگومان تووشی ئەو قەومە بتپەرستەش بووە قەرحٌ برینداری و کوژران مثله هاوشێوەی کە ئەوەی کە ئێستا تووشی ئەوە بووە جاء وتلك الأيام أوانا كومالك رودا وكومالك روجن نداولها دستاو دستي بيدكين بين الناس اللي بيني خلصي دا روجك سردكوي روجك جردكوي روجك لقادان روجك لدرسة روجك صاغي روجك نقوشي روجك دولمندي روجك فقيري جيان الدنيا قرانكاري بسرداده وتلك الأيام نداولها بين الناس أوانا كومالك رودا يا كومالك روجن دستاو دستی پێدەکەین لە نێوان خەڵکیدا ئەوجار بۆچی طبعا دستاو دستی پێدەکەین و ئەو مسلمانانەمان لە جەنگی ئوحوددا تووشی شکستکردن حکمەتێکیان ئەوەی وليعلم الله الذين آمنوا بۆی دەریان خات خوا ئەوانەی کە ئیماندارن دەریان خات یان ناسێنێت خوا چه ئیماندارە ڕاستەقینەیە هەرچی منافق بوو لە جەنگی بەدر هەر سەرەتا ڕۆیشت وایە ئەوانەی کە ئیمان ضعیف و ئیمان لاواز بوون تانیوەی ڕێ ڕۆیش و دواتر گەڕانەوە و ئەوانەشی کە ئامادە بوون ڕۆشتیان ژیانیان لە پێناوی خوا و دیفاعکردن لە پێغەمبەردا ببەخشن بۆ هەموو خەڵکی دەرکەوت وليعلم الله الذين بوي بيان ناسين خوا ئەوانەی کە ئیماندارن ئەو ئامانجی یەکەمی شەڕە ئامانجی دووەم ئەوەیە وەیەتەخیدە بۆی وەرگرێ منکم لە ئێوە شوهەدا خەڵکانێکی دیکە بە شەهید
ويتخذ منكم شهداء بوي ورقري لنام تاندا شهداء تندان كس بشهيد فعلا تلي شهادته في بخشي بحفتايا وفينسك أجر والله لا يحب الظالمين فاي قبرة تبكاراني خوش ناوي طبعا هوكارا كان ما ولا دوات الهوكاري الشر أو حكمتي الشر هندشان أويك إيمان داري شاك وخراب منافق أوي صراط ليك جامد نوا هندك شهادته مرتبة شهادتي بلسيبي وهندك هوكاري كش إن يمسسكم قرح أجر توشتان هو برينداري ونراحتي وكشتر فقد مس القوم بيغمان توشي خلقاني بتفرستي جبوه قرح برينداري وكشتر مثله هاوشوي كأي إسا توشي أوبوه وتلك الأيام أو روجاني كإسا بسكي وداهاتون نداولها دستا ودستي في ذكين أو بوري ذكين بين الناس اللي نيوان خلقي وليعلم الله الذين آمنوا بوأوي بيان ناس الإخوة أوانيك إيمان دارا ويتخذ بجريت لناوتاندا هل بجري لناوتاندا شهداء خلقان شدي كبا شاهد والله لا يحب الظالمين فاي قبلا تمكاراني خوش ناوير صلى الله عليه وسلم